12 دوای ساڵی 1502 دوای کەوتنی مەملەکەتی ئەندەلوسی وڵاتی مسلمانان لەلایەن مەملەکەتی غەرناتەوە و کۆتایی هێنان بە دەسەڵاتی سیاسی و سەربازی و ئاینی مسلمانان و ئیسلام لەو وڵاتەدا، ئیسپانیا مەسیحیەکانی ئەندەلوس دەستیان کرد بە مەسیحیکردنی بە زۆرینەی مسلمانە نیشتەجێبووەکانی ئەندەلوس لە غەرناتە، ناچاریان کردن بە مەسیحیبوونی یاخود بەجێهێشتنی وڵاتی ئەندەلوس و بێبەشکردنیان لە هەموو مافو دەرامەتێکی خۆیان. ئەوەش پاش هەرس و ڕوخانی دەوڵەتی ئیسلامی لە ئەندەلوس هات. ئەندەلوس یەکێکە لە گەورەترین ویلایەتەکانی دەوڵەتی ئیسلامی و بەهۆی کاریگەری بانگەوازی ئیسلامیەوە خەڵکێکی زۆر لە خاچپەرستیەوە بوونە مسلمان، بەڵام پاشتر بەهۆی ناکۆکی نێوان مسلمانەکان و زیادبوونی ناکۆکی نێوانیان ئەو دەوڵەتە بەرەو لاوازی و پوکانەوە ڕۆشت و پاشتریش جڵەوی حکمڕانی کەوتە دەست خاچپەرستەکان. مەسیحیەکان هەمیشە لە ڕێی دادگاکانی پشکنین و بڵاوکردنەوەی پسوڵەی لێبوردنەوە ترس و ئومێدیان بەرامبەر بە شوێنکەوتوانی خۆیان و نارەکانیان بڵاوکردوتەوە و لەو دوو ڕێگەیەوە هەوڵیان داوە هەیمەنەی سیاسی و سەربازی خۆیان بەسەر ئەوروپادا بڵاو بکەنەوە. دوانزەی دوای ساڵی 1942 کۆچی دوایی شاعیر و زانەی گەورە و خواناسی کورد محەممەد مەلا مستەفا سافی ناسراو بە سافی هیرانی. سافی شاعیرێکی عاریف و نیشتیمان پەروەرێکی دڵسۆز بووە. زۆربەی شێعرەکانی بۆ مناجات لەگەڵ خودا و وەصف و ستایشی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لێبێ تەرخان کردووە. بە گژنە خوێندەواری و دواکەوتووی میلەتەکەیدا چووەتەوە. سافی بە هۆی گەشتەکانی بۆ خوێندن توانیوێتی بە هەر چوار زمانی کوردی و عەرەبی و فارسی و تورکی شیعر بنووسێت. سافی هیرانی لای باوکی و قازی عەلی باوکی پێشەوا قازی محەممەد خوێندنی شەرعی حوجرەی خوێندووە. سافی هیرانی خۆی بۆ دەرس و دەوری ئیسلامی یەکلایی دەکاتەوە و تەواوی ژیانی لە زێدەکەی خۆی لە شەقڵاوە بەسەر دەبات و بە دەستی خۆشی گۆڕ بۆ خۆی هەڵدەکەنێت و لەو گۆڕەدا دەنێژرێت. سافی هیرانی ساڵی 1873 لە شەقڵاوە لەدایک بووە. دوانزەی دوای ساڵی 1945 مەلا مستەفای بارزانی لیژنەی ئازادی لە ئەفسەرانی ئازادیخوازی هەڵهاتووی ناوسوپای عێراق و مامۆستایان و ڕۆشنبیران پێکێنا بۆ دانانی ڕێگەچاری ڕزگاریکردنی باشووری کوردستان و بەدەستێنانی سەربەخۆیی بۆ و ڕزگارکردنی کوردستان لە ژێر دەستەی و ستەمی ڕژێمی پاشایەتی عێراق و دانانی سنوورێک بۆ لەشکرکێشی و هێرشەکانی سوپای هاوبەشی بەریتانیا و عێراق و خاپۆرکردنی کوردستان بە تایبەت ناوچەکانی بارزانی. لیژنەی ئازادی پاشتر ڕۆڵی هەبوو لە پشگیری کوردی باشووری کوردستان بۆ کۆماری کوردستانی قازی محەممەد لە شاری مەهاباد. دوانزەی دوای ساڵی 1949 شەیدکردنی سەرکردە و زانە و خەباتکاری گەورەی ئیسلامی سەدەی 20م پێشەوا ئیمام حەسەن بەنای دامەزرێنەری ڕێکخراوی ئیخوان المسلمین لە تەمەنی 43 ساڵیدا و بە دەستی چەند چەکدارێکی بەکرێگیراوی دەستگای ئاسایشی سەر بە جەمال عەبدولناسری سەرۆکی میسر. پێشەوا حەسەن بەنا بە یەکێک لە کاریگەرترین کەسایەتی ئیسلامیەکان دادەنرێت لە پارێزگاری و پاراستنی فیکری ئیسلامی لە دوای ڕمانی خلافەتی ئیسلامی و توانید لە تەمەنی 22 ساڵی خۆیدا لە ساڵی 1928 ڕێکخراوی ئیخوان المسلمین دابمەزرێنێت و ببێتە بربەستێک لە بەردەم بە ئەوروپاییکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. پێشەوەی شەهید بانگەواز و پەیامەکانی خۆی لە ڕێگەی کافتریا و چایخانەکانەوە دەست پێ کرد و گوند بە گوند و شار بە شار دەگەڕا و گەنجان و ژنان و پیرانی بەرامبەر بە ئیسلام و دوا ڕۆژی مرۆڤەکان هۆشیار دەکردنەوە و لە بێهودەیی و ڕابواردنی دنیا و ڕزگاریکردن کاتەکانی خۆی بە پەیام و بانگەوازەکەی خۆیەوە بەسەر دەبرد و ڕۆژانە تەنها 5 کاتژمێری بۆ خەودانا بوو بە سکرتێرەکەی خۆشی ڕاگەاند بوو کە بلیتی شەمەندەفەر ئەو کاتانە بکڕێت کانیوە شەون تا ئەو لەو کاتەدا بخەوێت و کاتەکانی تری بەخەوەوە نەباتە سەر. شەهیدبوونی پێشەوا حەسەن بەنا یەکێک بوو لە خۆشی و ئاواتەکانی ئەمریکا و هەر ئەم خۆشی و ئاهەنگ دەربڕینەی ئەمریکەکانیش دەبێتە هۆی ئەوەی کە کەسایەتێکی دیاری وەک بیرمەندی گەورە سەید قوتب بچێتە ڕیزی ئیخوان المسلمینەوە. پێشەوا حەسەن بەنا لە ڕۆژی 14 ساڵی 1906 لە شاری مەحمودیی پارێزگای باحیرەی میسر لەدایک بووە. هەر لە سەرەتاوە منداڵێکی خاوەن ڕەوشت و ئەخلاق بوو و کاتەکانی خۆی بۆ لەبەرکردنی قورئان و فەرموودە و زانستی شەرعی تەرخان کردووە. دواکەوتووی مسلمانان و نەخوێندەواریان خەمی گەورەی ئەو بووە. دوانزەی دوای ساڵی 2008 تیرۆرکردنی سەرکردەی دیاری حیزبوڵای لوبنانی و ئەو کەسەی کە ئیسرائیلەکان بە پیاوە حەوت ڕۆحەکە ناویان دەبرد. عیماد موخنیە لە بەردەم شوێنی مانەوەی لە دیمەشقی پایتەختی سووریا
بە هۆی تەقینەوەی ئۆتۆمبیلێکی من ڕێژکرا و دوا بەدوای کردەوەکەش دەستگای مۆسادی ئیسرائیلی بەرپرسیارەتی خۆی لە کوشتنەکە ڕاگەیاند. عیماد موخنیە سەرکردەیەکی سەربازی حیزبڵای لوبنان بووە، پێشتر ئەندامی حیزبی فەتحی فەلەستینی بووە، گورزی کوشندەی لە ئیسرائیلەکان وەشاندووە. ئیسرائیل بە یەکێک لە مەترسیەکانی خۆی زانیوە، بەردەوام هەوڵی کوشتنی داوە و سەرکەوتو نەبووە. لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە 5 ملیۆن دۆلار بۆ کوشتنی یا دەستگیرکردنی وەک دیاری دانرابوو. عیماد موخنیە لە ساتی تیرۆرکردنیدا تەمەنی تەنها 46 ساڵ بووە و ڕۆژی 7 دوانزەی ساڵی 1962 لە لوبنان لەدایک بووە.